سڵاوی خۆی گەورەتان لێبێ بەڕێزانم کاتەوە کاتێکتان باش بێت. سوپاس بۆ ئامادەبوونتان وەکو ئاشنای لای زۆرینەتانە، بەڵام بۆ بەڕێزانەی کە تا ئێستا ژیار وەکو ناو لەوانەیە بەرگویان نەکەوتبیان وەکو چالاکی و کارەکانیان ئاگادار نەبن. ڕێکخراوی ژیار بۆ پەروەردە و گەشەپێدانی مرۆیی لە ساڵی 2013 دامەزراوە و کارەکانی خۆی بینێتەوە لە بابەتی پەروەردە و گەشەپێدانی مرۆییە. لە ئێستا 15 لقی لە تەواوی کوردستان هەیە و یەکێکیانەکەوێتە دەرەوەی وڵات کە لە وڵاتی بەریتانیایە. لەوانە زۆرینەی ئەو بەڕێزانی کە لێرن شایەتی ئەو کار و چالاکیانن کە ژیار پێی هەڵساوە لە سەرجەم ئەو شار و شارۆچکانی کە لق و دەستەیان هەیە. بەدەر لەو بابەتە حزوریانی کە هەن کۆمەڵێ دەنگ زۆر نزمە. هەوڵەیە من دەنگم بەرزکەمەوە. جیا لەو کارە حزوریانی کە لە لق و دەستەکانی ژیارە بەڕێوەچێ هەسمان کردبەوەی کە لەم دنیای تەکنۆلۆژیایی کە زۆرینەی کاتەکانمان لەگەڵ سمارت فۆن و کۆمپیوتەر و بابەتانە بەڕێەکەین هەوڵ بین هەنێک لەو چالاکی و کارانەی کە هەمانەبی خینە دنیای دیجیتال و لەگەڵ تەکنۆلۆژیایە بابەتەکان بینە پێشەوە. هەڵبەتامە ئیشی یەکەم نییە لە ژیار کە بە شێوازی ئۆنلاین کارەکرێ، پێشووتر و لە شێوازی ترا کۆمەڵێک ئەکادیمیا و بابەتمان هەیە کە لە ژیارە خوێندنی تیا ئەکرێ و کۆمەڵی فێرخواز لەویا سەرقاڵی خوێندنن. بۆ ئەم جارە و بۆ چەناڵی ژیریار بە تایبەت کە لقی گەرمیانی ژیار پێی هەڵساوەوە پرۆژەکە سەرتاسەریە بۆ تەواوی کوردستانە، چکە بۆ خۆتان نەزان لەگەڵ دنیای ئەنتەرنێت و بابەتی دیجیتاڵی تر سنوورێک نامێنێتەوە بۆ ناوچەکان. ئەوەی کە لێرەیە ئایدیا بۆمان کە ئەم چەناڵی لێ بەرهەم بێت بابەتەکەەوە بۆکە لەگەڵ دەستپێکردنی دەوامە لەوانەیە بۆ زۆری نەمان زەحمت بێ بچینە جێگەیەک و بە حزوری گوێ لە هەرێک لەم بەڕێزانەی کە هەن نمونەی کاکتۆر ئەرسەلان کە ئەم شەو عەزێتی کێشا و کاتی خۆیانمان پێبەخشێ لەوانەیە بێ قورس بێ بۆ هەمومان بتوانین بچینە و جێگانە و ڕوبەڕۆن بەڕێزانە ببینین. بێ هەوڵمانیاوە ئینشەڵا ئەنتەرنێت و بابەتی تەکنۆلۆژیا بێتە هۆی کۆکردنەوەی هەر هەمومان. وەکو دەستپێک بەناوی ئێوە سوپاسی کاکتۆرەکەم کە کاتی خۆیانمان پێبەخشن بۆ ئەم شەو. من پێشەکێکی زۆر کورد لەسەر کاکتۆر ئەڵێم. بەڕێزیان ناوی تەواویان دکتۆر ئەرسەلان سەیزادەیە و لەدایک بووی شاری هەڵەجێ خۆشەویستن کە هەمیشە و شارە خەڵکی دکتۆر ئاسایان لێ هەڵکەوتووە و دکتۆرایان هەیە لە گەشەپێدانی مرۆیی، خاوەنی 25 ساڵ ئەزمموی وانەوتنەوەن لە ناوەندەکانی ئامادەی و زانکۆدا و بۆ ماوەی 2 ساڵ بەرنامەی دەواازەیەک بۆ پەروەردەی یان پێشکەش کردووە لە کەناڵی پەروەردە کە پێشکەش کراوە و بۆ ماوەی 2 ساڵیش لە کەناڵی NRT4 بەرنامێکیان هەبوو بە ناوی ئاکارسازی و لەگەڵ نامەی ماستەر و تێزی دکتۆراکەیان بەڕێزیان کۆمەڵێک کتێبیان بەچاپ گەیاندووە لەوانە پەروەردە و گەشەپێدانی بەها لە سەردەمی تەکنۆلۆژیادا و ئەڵنگاری و چارەسەر. بابەتەکانی تریان گەشەپێدانی مرۆیی ڕێگایەکە بۆ بەدەستێنانی سەرکەوتنی کەسی و پیشەیی، فەلسەفە و هونەر لێکۆڵینەوە لە پەیوەندی نێوان جوانی ومانە، ڕۆشنبیری و ڕۆشنبیر دیالێکتی ڕۆڵ و کاریگەری، زیرەکی دەستکرد شۆڕشی تەکنۆلۆژیا و داهاتوی مرۆڤایەتی و بەڕێزیان ئێستش کتێبێکیان ئامادەیە و بۆ چاپبوون چۆن جیهان بنیات بنینەوە و لە ئێستاشا بەڕێزان سەرپەرشتیاری سەنتەری ڕۆناکبێری جافە. هیوادارم و بابەتانەی کەوتومە کورت نەبوو بێ. کاکتۆر بەڕێستان فەرمونوەکو ماوەسە جەزاش وتی ئەگەر خۆشتان خۆتان بناسیێن هەر خۆشحاڵە ئینشاڵڵا. فەرموون. بسم الله الرحمن الرحیم. دەستخۆشی مێ بۆ بەڕێزتان مامۆستا سەرکەوتوو بن ڕەبی هەر لێرە شەو ڕێز و حورمەت و خۆشەویستی مێ بۆ مامۆستا بەڕێزانە. هیوادارم ئەم شەو بتوانین پێکەوە قسە لەسەر بابەتێکی زۆر گرنگ بکەین کە ئەم بابەتەی من لێرە من ئەبێت تەواان تۆزێک بە خێرایی بەسەریا بڕۆم، چکە بابەتەکی من بابەتێکە کە ئامادەکراوە بۆ خولێکی 3-4 سەعاتیە لە ئەسڵ و لە بنەڕەتە، بەڵام ئێمە کورتی ئەەکەینەوە ئەوەی کە پێمان بکرێ بتوانین وەکو پەیامێک لێرا بیگەێنین و ئازانم شتێکی خراپ نابێ. بەڕێزە خۆشەویستان، من ئەگەر بێت و بە شتێکی بچووک دەست پێ بکەم، ئەڵێن لە ئەمڕۆ میوان بووم لە کورسات ئەم پرسیارەم تەواان تەرح کرد لە بەرنامەی ڕۆژێکی نوێدا، هەر بابەتەکە پەروەردەییش بوو لەوێ، وتم بۆ نمونە لە 50 سەدەی پێشووە
بیریان لەوە کردوەوە ئەگەر بێت و ئۆتۆمبیلێک دروست ببێ ئەم ئۆتۆمبیلە لەو کاتای بیریان کردوێتەوە کە شۆفێری نەبێ بتوانی لە دوورەوە تۆ تەحەکومی پێوە بکەیت. لێرەدا پرسیاری ئەو مامۆستایە ئەوە بوو بەڕاستی ئایا مرۆڤ شکۆی هەیە یا خودنیەتی؟ مرۆڤ شکۆی هەیە یا خودنیەتی؟ پاشان ئەڵێ هەموو تەلەبەکان طبعاً لەن ئەی چۆن شکۆی نییە، مرۆڤ خاوەن شکۆیە. ئەم بابەتەش طبعاً لەوانەیە ئێوەی بەڕێز بزانن دوای جەنگی جیهانی دووەم بیر لەوە کراوەتەوە کە بەها بۆ مرۆڤ بگێڕێتەوە. لەبەر ئەوە سەیرەکی هەمووی وای وت ئەوشت ئەم پرسیارەی کرد ئەگەر هاتوو ئۆتۆمبیلێک دروست بکرێت و ئەم ئۆتۆمبیلە بۆ نمونە کەسێک نەبێ شۆفێری بکە لە دوورەوە ئیدارە بدرێ باشە؟ ئەگەر هاتوو بگەیشتە ترافیکێکەوە ویستیان ئستۆپ بکەن سیارەکە ئستۆپی نەکرد، ئایا ئۆتۆمبیلەکە دوو گروپە لەو شوێنە وەستاوە، گروپێکی 5 کەسی لەگەڵ گروپێکی 3 کەسیە، لە کامیان بدا باشە؟ هەموو جارێک یەکسەر ئەڵێن با لە 3کە بدات چونکە زەرەری کەمترە لە 5ەکە نەیە. بەڵام ئەگەر زانیمان 5ەکە بە ساڵاچوو پیرن وە سیارەکە گەنج، ئایا هەمان بۆ چوومان بۆ بێ یاخود بۆ چوونەکە ئەگۆڕێ؟ بە دڵنیایی لەوانەیە بگۆڕێ. بەڵام ئەگەر ئێستا ئێوەی بەڕێز کە تەرکیز و فۆکەستان لای منە بیرکردنەوەی ئێوەش لەوانەیە بیرکردنەوەی جیهاشیتیا بێ بەڕێزان لەسەر ئەوەیە کاکە چ شتێک زەرەر کەمتر بێ. بەڵام بۆ بیر لەوە نەکەینەوە کەوا هیچ کەسێک زەرەر نەکارم بەینە، نە 5 کەسەکە نە 3 کەسەکە. چۆن بتوانین ئەم سیارە هەر چۆنێ بێ ڕابگیرێت، چۆن بتوانین لە شۆستەیە بدات، بەڵام با لە مرۆڤ نەدا. کاری ئێمەی مامۆستایان کارێکە خۆتان ئەزانن بە حکمی هەمووتان مامۆستای بەڕێزن ئەمەندە قورسە بۆ چونکە ئێمە قسە لەسەر پەروەردە ئەکەین لە زمانێکی گۆڕاوە، لە زمانێکە کە ئەرستۆ لە کاتی خۆیە وتوێتی برا ڕۆنەکەم مناڵی ئەم زمانە چەند هەروهاچە. ئەگەر ئەرستۆ بەهاتایەتە ئێستای ئێمە چی بووتایە کەوا بێتە تۆ دیقەت بدە. ئێستا ئێمە لە کۆمەڵێشتا ئەژین کە لەوانەیە لە تەمەنی من بیرم دێ ئێمە کە لە مەکتەب هاتینەوە بست تۆپێرمە مەدەسەوە بوو کتێبەکانماندا ئەنا ڕێکە بە تۆپێر. ئەو کات دایک و باوکی ئێمە ئەیانیز بمانهێنەوە بۆ ژوورەوە ئێمەش ئەمانیز بەرەو دەرەوە بڕۆین. ئێستا عکس بۆتەوە. ئێستا تۆ ئەتەوێ مناڵەکە بۆ دەرەوە بەری کەچی مناڵەکە هەر لە ژوورەوەی و بە ئامێرێکەوە دانیشتووە. ئەی کاتە ئێمە چی بکەین بۆ ئەوەی بتوانین مامۆستایەک بین کە ئیدارە و پەیوەندێکی باشمان هەبێت لە فێرخوازەکانمانە. ئەم بابەتە خۆی بۆ خۆی قورسە بەڕێزان. لەوانەیە هەندێک لە مامۆستا بەڕێزانەی کە لێرن لە باخچەی ساوایان بن، هەندێکی ترتان لە بنەڕەتیان، هەندێکی ترتان لە ئامادەییان دەبوو بەجیا قسەی لەسەر بکرێ. من مزبن بەگشتی مەجبورە بەم قسەی لەسەر کەم چونکە بەجیا تۆزێک زەحمەتە قسەکردن لەسەر ئەم بابەتە. لەبەرەوە ئەگەر بێت و پرسیارێک ئاراستە بکەم طبعاً خۆشمە وەڵامی ئەدەمەوە ئایا گرینگە مامۆستا زانیاری هەبێ یا خود گرینگە شێوازێکی تایبەتی بەخۆیەوە هەبێ. گرینگە مامۆستا لە عێراق ئەڵێن زانیاری هەبێ بڕوانامەی باشی بەدەستەوە بێ بە کەلۆرێ سەماستەرە بەرەو سەرە یا خود ئەزمونێکی بانەوتنەوەی باشی هەبێ. چونکە زۆر کات بەڕێزان هەر ئەمساڵ من لە ژیار سیبینارێک ما بوو کۆمەڵە مامۆستا دانیشت بوون وتم پرسیارێک بچووکتان لێ یەکەم عادی چەند ساڵ ئەزمونتان هەیە؟ یەکێ دەستی بەرزەکردەوەی 15 ئەیوت 20 ئەیوت چی؟ منش ئەمود ئاخر دڵنیای لەوەی 15 ساڵ ئەزمونت هەیە؟ ئەیو بەڵێ ئەمود ئاخر تو شتێ جیابکەرەوە بۆ من خزمەت شتێکە و ئەزمون شتێکی ترە. ئایا لە ماوەی ئەم 15 ساڵە هیچ جۆرێک گۆڕانکاریە بەسەر ستایلی وانەوتنەوە تا هاتووە؟ ئایا ئێستا تۆ مقتەنعی بەوەی کە جارێک کە بەڕێوەبەر پێت ئەڵێ ئادی پلانێکم بۆ بێنە پلانی ساڵانە و ڕۆژانە یاخود ئەڵێیت من 15 ساڵە ئەزمونم هەیە پلانم بۆ چییە؟ لەبەرەوە بەڕێزان لەوانەیە ئێمە هەندێک مامۆستای بەڕێز هەیە بڕوانامەی زۆری هەیە، هەندێک مامۆستای زۆر بەڕێز هەیە من دڵنیام لەوەی زانیاری زۆر باشی پێیە. بەڵام ئایا ئەتوانین ئەوەی کە ئێمە هەمانە بیگەێنین بە فێرخوازەکانمان؟ باوەڕم پێ بکەن من یەکەم ساڵی مامۆسایەتیم بوو باسی 97تان بۆ ئەەکەم. سەرپەرشتیارێک بوو زۆر دۆستم بوو لە نزیکەوە دۆستم بوو بە حکمی ناسراوی و خزمەتی ئەمانە قسەیەکی زۆر جوانی بۆ کردم.
پێوتمتی ئەرسەدان ئەگەر ئەتوێ مامۆسایەکی باشبی ئەتوانن بەڕقە و قەڵەمێک ئێوەش بەکاری بهێنن لای خۆتان. ئەگەر ئەتوێ مامۆسایەکی باشبی ئەم وشە یعنی چی؟ مشت، میم شین تاق، مشت خۆمانزان یانی شانە، بەڵام وتی من بەبەستم لەوە نییە، بەبەستم لەوەیە میم مامۆستای سەرکەوتوو دەبێ مادەی پێبێ لە پسپۆڕی خۆیە بێکێشە بێ، دەبێت پسپۆڕی خۆت زۆر باش هەزمت بێ. باشە ئەی شین یعنی شخصیت، چۆن ئەتوانی کەسایەتیەکی باشت هەبێ. ئەم دوانە جەوهرە ئەساسەکەی ئێمە باسی کەسایەتیەکی دەرەوە ناکەین، باس لە کەسایەتیەکە ئەەکەین کە لە بازنەیەکە ئیشەکە بازنەی فێرکردنە. لەبەر ئەوە میمەکە مادە بوو، شینەکە شخصیت بوو، تاءەکە طریقەیە. ئەو شێواز و ئوسلوبەی کە تۆ ئەتەوێت پەیامەکانی خۆتی پێ بگەیەنی، ئەتەوێت وانەکانی خۆتی پێ بگەیەنی. لەبەر ئەوە مامۆستای سەرکەوتوو ئەو مامۆستایەیە کە ئەتوانێ خوێندکارەکانی فێر بکە، ئەمە 100%. بەڵام مامۆستایەک بتوانێ بەڕێزان کاریگەری لەسەر قوتابیەکانی دروستکە، ئەوە سەرکەوتنی تێپەڕاندووە، ئەوە مامۆسایەکی داهێنەرە بەڕاستی، چونکە قۆناغێکی تری تێپەڕاندووە. ئەگەر توانی ئەم مامۆستایە وانەکانی بکات لە بەشێ لە ژیانی خوێندکارەکانی، هەم خوێندکار ئاگایی لە ئەم بێ، هەم فێرخواز ئەمیش ئاگایی لەوانە، ئەمە دەتوانین بڵێن مامۆستایەکی تایبەتمەندە. لەبەرەوە بەڕێزان ئەمەش خۆی بۆ خۆی دیارە بەم ئاسانیە نابێ. یەکێک لەو بابەتانێکی ئێمە دەمانەوێ زۆر تەکیدی لەسەر بکەینەوە، ئەویش بریتیە لەوەی کە ئێمە چۆن ئەتوانین ئەوەی کە پێمانە بیگەێنین. مامۆسانی بەڕێز، هەموو شتێک ئێمە دەتوانین واتای پێ ببەخشین، هەموو شتێک خۆی بۆ خۆی واتایەکی نییە هەتا ئێمە واتای پێ نەبەخشین. باوەڕم پێ بکەن دوێنێ لە کچەکەمان چووینە شەقامی مەولەوی، کە چووینە شەقامی مەولەوی وتی باوکە ئەو هەموو دوکانی موبایلە چییە؟ وتم ئەزانی 20 ساڵ لەمەوە پێش هەموو ئەم دوکانانە بە سەعاتیان نەفرۆشت، بۆ چکە موبایل نەبوو لە ئاهانە. بەڵام ئێستا کە موبایل هاتووە خەڵک سەعات بەکار ناهێنێ. لەبەرەوە دیقەت ئەدەیت چییە؟ ئێمە گرنگی ئەدەین بە بابەتەکان. وەکو ئەو نمونەی کە هێناومانەتەوە دەریا بۆ هەندێک کەس سەرچاوی بژیە، کەسێک کە ماسی ئەگرێ بۆ نمونە ئەم سەرچاوی بژیە بۆی، بژێویە بۆی، بۆ هەندێک کەسیش سەرچاوی ترسە. ئەو کەسی کە لە بناڵی لە ئاو ئەترسێ لەوانەیە نەک لەوە لە گۆمێکە لە جۆگەیەکە بترسێ ئێگەر لە دەریابێ خۆی. بۆ هەندێک کەسیش ئەو سەیرەکەیت پارێک و ئەکاتەوە بۆی گەشتێ بکات و بگاتە لای دەریاکانەوە. کابەتە ئێمەین بەهایەینێ کارکردن بۆ هەندێک کەس بژێوی ژیانە. هەندێک گەنجیش هەیە ئێستا زانکۆشی تەواو کردووە ئەستەد خواخوایەتی کار نەکات، بەڵام هەندێک کەسیش هەیە لای ئەو کارکردن پەیامە، چونکە ژیان بێ کارکردن بوونی نییە. پیاوێکێکو جۆن دوی نازان بەڕێستانەی ناسنیە خودنا، هەم فەیلسوفە هەم پەروبەردەناسێکی زۆر زۆر بە توانای ئەمریکیە. جۆن دوی ئەڵێت بەڕێزان، جۆن دوی ئەڵێ پەروەردەکردن و فێرکردن بەڕێزان ئامادەکردنی مناڵێ نییە بۆ ژیان، بگرە هەموو ژیانە، بگرە هەموو ژیانە. لەبەر ئەوە خێزان بۆ هەندێک کەس لەوانەیە کەسێکی گەنجێکی هەرزەکار ئەستن لەگەڵ خێزانەکەیە ناڕازی بێ، چکە دایمە گلەیان هەیە، گازندەیان هەیە. بۆ هەندێک کەسی سەرچاوی ژیانە، بۆ هەندێک کەسیش ئامانجی ژیانە کە ئێوێ خێزانێکی باش بۆ خۆی بنیات بنی. ئەی باشە ئەگەر بێت و ئێمە پرسیارێ بکەین لە خۆمان سەبارەت بە پەیوەندیەکانمان بە گشتی و پەیوەندیمان لەگەڵ خوێندکارەکانمانە ئەبێ چۆن بێت. پیاوێکەکو ئەم پیاوە کە لەوانەیە هەمووتان ناوی بزانن، ستیفن جۆبس. ئەم پیاوە کە بە چاکی ناڵم بەڕێستان لەوانەیە بیناسن. ستیفن جۆبس کە لە ساڵی 56 ساڵیدا تووشی نەخۆشی سەرەتانی پەنکریاس ئەبێ، لەو کاتەیشا خاوەنی 7 ملیار دۆلارە.
قسەی زۆر جوانی هەیە کە ئەوش بریتیە لەوەی ئێمە چی بکەین. من تۆزێک لەوانەیە خێرا بم داوای لێبوردن ئەەکەم، ئێمە چی بکەین؟ ئەو کاتژمێری لە دەستی منایە لەوانەیە بای 30,000 بێ، کەسێک کەش لەوانەیە ڕۆڵەکسێکی لە دەستا و بای $300 بێ، بەڵام هەردووکیان هێشتمان پێڵێن کاتەکەت چەندە، پارێزگاری لە کاتەکەتکە. سیارەکەشمان هەروەهایە، خانووەکەشمان هەروەهایە. لەبەر ئەوە گرنگ ئەوەیە ئێمە چۆن پەروەردەی منداڵەکانمان ئەەکەین کە بتوانین سوودێک لەو پەیوەندیانەمان ببینین کە پەروەردەیەکی کۆمەڵایەتیان بکەین، کە پەروەردەیەکیان بکەین. ئێستا ئێمە لە ژینگەیەکین کەسمان نییە ناڕازی نەبین لە پەروەردەکردنەکانمان، کەسمان نییە. بۆ نمونە بەڕێزان، پیاوێکی وەکو تارق سوێدان کاتێک کە قسە لەسەر پەروەردەیەکە بەڕێستان وەکو من زۆر کاتگرێی لەسەر ئەوەش نییە کە مامۆستایەک نەزانێ پێناسەیەکی تاڵی پەروەردە بکە، چونکە زۆر کات ئەو مامۆستا بەڕێزانە مامۆستان مەرج نییە پەروەردەکار بن، مەرج نییە 100% بن لەگەڵ ئەوان مەرج نییە پەروەردەکار بن. بەڵام هەندێک مامۆستای بەڕێز هەیە پێی خۆشە پەروەردەکارێکی تەندروستیش بێ، ئەمە خۆی بۆ خۆی باشە. لەبەرەوە گرینگە کاتێک کە ئێمە باس لە پەیوەندی ئەەکەین ئێمە ئەوە بزانین ئەم پەیوەندیە بەشێکە لە پەروەردەکردن. پیاوێکی وەکو تارق سوێدان کاتێک کە پێناسەی پەروەردە ئەکا بەڕێزان لە 5 ئاڕاستە باسی ئەکات. ئاڕاستەی یەکەم بریتیە لەوەی ئێمە چۆن قەناعەت لای مناڵ دروست دەکەین، قەناعەت بەرامبەر بە خوا، بەرامبەر بە خەڵک، بەرامبەر بە خاک، بەرامبەر بە ئاین، بەرامبەر بە نەتەوە، بەرامبەر بە خۆی، متمانە بوونی بە خۆی. پاشان ئایا حەزی منداڵەکەی ئێمە چییە؟ چ جۆرە حەزێکە؟ ئەم منداڵی من مناڵێکی بیسەرە، مناڵێکی بینەرە، مناڵێکی ئەستیارە، مناڵێکی زۆر بزێوە، چ جۆرێکە حەزەکانی؟ پاشانتر من چۆن بزانم بەهرەی منداڵەکەی من چییە؟ ئایا ئەم منداڵی من بەهرەمەندە یاخود بەهرەمەند نییە؟ ئەگەر بەهرەمەندە بۆ خۆی دەری ناخە، ئەگەر بەهرەمەندە من بۆ بۆی نادۆزمەوە، ئایا من هاتووم سەرنجی خۆمی لەسەردا بنێم؟ پاشانتر خاڵی چوارم کە پەیوەستە بە بابەتەکەی ئێمەوە بریتیە لەوەی کە بەڕێزان پەیوەندی کۆمەڵایەتی دروستکردن بۆ منداڵەکانمانە. ئێمە ئێستا گرفتمان هەیە، من بەدەر لەوەی کە خۆم سەرقاڵی تەدریسم، من سەرپەرشتیاری کۆمەلگایەکی پەروەردەییم لە ڕەوزەوە تیاتی تا ئامادەی. یعنی من جاری وا هەیە هەر بەتاقەتەوە ئەچمنای منداڵەوە، ئەچمە ناو ساحەکەوە، پێڵم چۆنی دەست ئەبەم تەوقەی لەگەڵا ئاکەم، نەوەستانی تەندروستە، نەوەڵامدانەوەی تەندروستە، نە ئەزانێ بە تەواتی دەست بخاتە ناو دەستیشتەوە. کەواتە تاکو ئێستا هەم ئێمە دەبێت خێزان لەگەڵ مؤسسە پەروەردەییەکانە، دەستگا پەروەردەییەکانە بە یەک ئاڕاستە ئیش بکەن کە ئایا من ئەبێ چ جۆرە کەسایەتێک بنیاد بنێم. بەڕێستان ئەزانن مامۆسانی بەڕێز، ئەگەر بێت و ئێمە پۆلێنێک بکەین دەربارەی تەمەنی پەروەردەکردنی منداڵ، دەتوانین حەوت جایکەینەوە. 7 ساڵی یەکەم مناڵ پێویست ناکە زۆر قسەی بۆ بکەی، فۆکەسی مناڵ لەسەر لاسایکردنەوەی ئێمەیە. ئەو چونکە زۆر کات باوەڕم پێەکەی وشەی ئەنا کە خراپترین وشەیە لای مناڵ بوونینی، کە پێی ئەڵی زۆر کات ئەم شتە هی کێیە؟ ئەڵێ هی ئەرسەلانە. تا ئێستا فێری ئەوە نەبووە بڵێ هی منە. کابەتە 7 ساڵی یەکەم ئەم منداڵە هەموو فۆکەسی لەسەر ئەوەی کە لاسایی ئێمەکاتەوە. ئەی ئێمە چۆن بتوانین لەبێدا ئاکارەکان بە جوانی بنوێنین بۆ ئەوی سوودێکی لێ ببینێ. 7 ساڵی دووهەم هەڵێ لاعب طفلەکە سەبعەن لە یاریکردن و سەرنجدان مناڵەکەت پەروەردەیە بێ. پیاوێکی وەکو جاسم متەوع، نازەم ئەیناسم، پیاوێکی کوێیتیە لە پەروەردە ماشەڵڵای لێبێ کە میلیۆنەیە بەڕاستی، ینی زۆر فۆکەس ئەکا لەسەر ئەم بابەتش. وەئەدیبه سەبعەن لە 7 ساڵی دووهەمە بەر لەوەی مناڵەکەت بگاتە هەرزەکاری، کاتی ئەوەی ئەتی ئێمە بتوانین ئاراستێکی تەندروستی بکەین، بتوانین بیخێنە سەر ڕێگی خۆیەوە.
چونکە ئەو 7 ساڵشتی وەرگرتووە ئێستاش پێویست دەکات ئێمە جارجار پێی بڵێن ئەمە تەندروستە ئەمە خۆتی لێ بپارێزە پاشان وەصاحبه سەبعا چونکە کە مناڵ گەیشتە هەرزەکاری و ئامادە نەکرا بوو پەروەردەخوردنەکە زۆر قورسە مناڵم ناکرێ بە زۆر قورسە بۆ قورسە چونکە تۆ کۆمەڵێشت هەیە مناڵ کە ئەگاتە هەرزەکاریەوە ئیتر منەکەی زۆر زەقە بێ حەز ئەکا لە هەموو شتێکا بۆ چوونی هەبێ قسەی هەبێ باسی هەبێ لەبەرۆ بەڕێزان خاتونێک کۆک ئەم خاتونە کە نێرس بووە ناوەکەیشی نووسراوە لە بەردەمتانە برۆنی وێر لە یەکێک بوو لە نەخۆشخانەکانی ئوسترالیا پێم خۆشە کتێبەکەی سیرکردن بڕۆ دامناوە بۆتان ئەو کەسانی کە دکتۆر جوابی کردوون ئەم خاتونیان داناوە کە سەرپەرشتی بکە کە سەرپەرشتی کردوون توێتی باشە بابن کاتێکی خۆشیان لەگەڵا بەرمەسەر یەکێک لە بابەتەکان 5 پرسیارە کە ئەم 5 پرسیارە بەڕێزان ئەم 5 پرسیارە لێرە دایکێک لە بابەتەکان ئەوەیە من چۆن بتوانایە سوودم لە پەیوەندیەکانم ببینایە من ئەم پیاوە واز دێنم دێمە لای ئەم پیاوەوە ئەم پیاوە لەوانەیە هەمووتان بیناسن ئارتەر شۆپنهاور طبعا پێی ئەوترێ فەیلسوفی ڕەشبینی کە لە ساڵەکانی 1970 تا 1960 ژیاوە ئەم پیاوە بەڕێزان نمونەیەکی زۆر جوانی هەیە من نمونەکەشم ببێنە هێناوەتەوە با ببێنەکەشتان پیشان بەم نمونەیەکی زۆر جوانی هەیە هەمووتان ئەزانن ئەمە ژیژەکە ئێمە هەڵەبجەی وای پیاڵێتن نازانم بەخوا ژیژێک کۆمەڵە ژیژێک زۆر سەرمایانە بێ لە چلەی زستانە کاتێک کە نزیک ئەبوونەوە لە یەک دڕکەکانیان ئەچوو بە یەکە کاتێکیش دوور ئەکەوتنەوە سەرمایانە بوو ئەم پیاوە یاسایەکی داناوە کە ئەم یاسایە پێی ئەوتری التەقارب المەلموس ئەوەندە نزیک بین لە یەک کە ئازار بە یەک نەگەێنین و هەروەها چی بکەین گەرماشمان بگا بە یەک لەبەر ئەوە گرنگە ئێمە کاتێک کە باس لە پەیوەندی ئەکەین لەگەڵ خوێندکارەکانمانە یەکێک لە بابەتەکان خۆزگای ئەمە پێش بدایەتی ساڵ بووایە یەکێک لە بابەتەکان ئەوەیە مامۆستای بەڕێز کاتێک کە ئەچێتە سەر پۆلێکی تازەوە کە پێوترێ ئیدارەی سەفی یەکەم جار دەبێت چی بکە چونکە ئەو ئینتیباعی یەکەم جار بەجێی ئەهێڵی کتێبێک هەیە بەناو میشاری ئەلئینتیباعات دەتوانن لە گۆگڵ سەیری کەن ئەو ئینتیباعاتی تۆ یەکەم جار بەجێ ئەهێڵی لە ئەم خوێندکارە هەتاکو ئەڕەوێتەوە قورسە لەبەرەوە مامۆستا ئەگەر بتوانێت لە بیداتی ساڵە بابەتێکی پێوتێک گرێبەستی نێوان مامۆستا و خوێندکار دەیتوانی شتێکی باش بکە لەو گرێبەستا دەتوانێت کۆمەڵی خاڵی جددی باس بکات بۆ ئەی پەروەردەیەکی تەندروستی هەبێ یەکەم شت باس لەسەر ڕێزگرتنە من ڕێزە تۆ ئەگرم وەکو منداڵی خۆم ڕێزت لێ ئەگرم وەکو براکەم ڕێزت لێ ئەگرم وەکو خوشکەکەم چونکە تۆ بەشێکی لە من ئەی تۆ چۆن ڕێز لە من ئەگری ئەیکە ئەتەوێ قسە بکەیت چی ئەەکەیت ئایا چۆن دەست بەرسەکەیتەوە چۆن مۆڵەت وەرەگری چۆن وا ئەکەیت کە قسە بە هاوڕێکت نەبڕی یعنی چۆن ئێمە بتوانین ئەم بابەتە دەست پێ بکەین پاشان تریتر تەبیعەتی مرۆڤ وایە هەر لە خۆمانەوە تەلەبەی زیرەکمان خۆشەوێ لەگەڵ دەبچوی من تەلەبەکانی ئەوەی کە تەبەڵن لەوانەیە گریژ بین باشە چۆن ئینسان بتوانێت دادپەروەر بێ لەم بابەتە چونکە ئێستا ئێمە ئەزانین هەڵسەنگاندنەکان زۆرێکی هاتووتە لێ مامۆستا خۆیەوە 10 نبرێت هەیە 20 هەیە تەعاان تاقیکردنەوە دەیتر هینی مامۆستایە چۆن بتوانین ئێمە دادپەروەر بین لەم بابەتە چۆن بتوانین هەر زیرەکەکان لا ئێمە هەموو شتێک نەبن ئەی ئێمە چۆن بتوانین لەوەشە بە بەزەیی بین سۆزدار بین کە بتوانین لە عەزی هەموو کەسێ بکەین لە هەموو بابەتەکان گرنگتر مامۆستانی بەڕێز یاسایەک هەیە ئەڵێ بینین پیش بیستنە ئێستا ئێوە یەکەم جار وێنەکەی منتان بینی لەوانەیە کۆمەڵە هەر کەسێکتان سەرنجێکیان هەبێ لەسەر وێنەکەی من بۆ قاتێکی لەبەر نەکردووە بۆ ڕیباتێکی نەبەستووە بۆچی بەس دوایە کە ئەم بیسیت دەبەرە قسەیەکی جوانتریش هەیە پەیوەندی بەمەوەیە ئەڵێ ئەگەر یەکەم جار تۆ منیشت بە دڵ نەبوو ئەو خەتای من نییە بەڵام کاتێک کە دیت و ئەم ناسیت و ڕەفتارم لەگەڵا ئەکەیت ئەگەر منت بە دڵ نەبوو ئەو بەشێکی خەتای منە جا لەبەرەوە بەڕێزان گرنگە ئێمە یەکێک لەو بابەتانی کە کاری لەسەر بکەین چۆن پەیوەندیکی تەندروستمان هەبێ لەگەڵ منداڵەکانە لەگەڵ خوێندکارەکانمانە ئەم
پەیوەندیە بەڕێزان بە چاویش ئەکرێ، بە گوێش ئەکرێ، بە جەستەش ئەکرێ. خۆتان ئەزانن ئێستا یەکێک لە بابەتەکان لە هەندێک زانکۆ دەوترێتەوە بەدی لەنگویجە زمانی جەستەیە، کەواتە زمانی جەستە وەکو من 2 ساڵ وتومەتەوە لە 157 بابەتەکان بۆ زمانی جەستە ئەگەڕێتەوە، لە 107 بۆ وشەکانە، بۆ فۆنەتیک و دەربڕینەکەیشی لە 138 لە 155 بۆ زمانی جەستەکەی. ئێمە چۆن بتوانین پەیوەندیەکی تەندروست لە نێوانی ئێمە و ئەو خوێندکار و فێرخوازانە دروست ببێت. لەبرۆ بەڕێزان ئەگەر بگەڕێینەوە جارێکی تر بۆ ئەسڵی بابەتەکەمان، لێرە بابەتێکمان هەیە کاتە پەیوەندی چاک بە چی جۆرە پەیوەندیەک دەوترێت؟ ئایا ئەو پەیوەندی کە پێوتێ پەیوەندیەکی چاک بەچی ئەوترێ؟ لە یەک تێگەیشتن خاڵی یەکەمە. ئێستا ئێمە مامۆستاین کۆمەڵێک شتمان بینیوە، بەڵام ئێستاش من چەند ساڵ لەمە پێشکە تەلەبێ دکتۆرا بووم کە ئەچوومە سەر ڕەحلەی مێزەکەدا ئەنیشتم، هەر حەزم لێ بوو تۆزە فۆزایی بکەم، کە کاتی تەواوبوونی محازەڕە بوو سەری سەعاتەکەمە کرد و ئاماژەم ئەکریانی ئەمیز بۆ مامۆستا بەڕێزە بڵێم بۆ کاتەکە تەواو بووە. کاتە گرینگە ئێمە لە کەسەکان تێ بگەین. هەندێک کەس هەیە زیرەکە بەڕاستی بەس تاقەتی ئەوە نی خۆی دەرخە، هەندێک کەسیش هەیە زۆر مەحبوبە، ئەزانی چۆن یەتە دڵەوە، ئەزانی چۆن ڕەفتار ئەکا. هەندێک کەسی کەشمان هەیە لەوانەیە زۆر گوێ نەدا بە شتەکان، کەواتە کۆمەڵێک کەسمان هەیە، هەندێک مناڵمان هەیە ئاراستەی مناڵەکان ئەکا، بابەتی قیادی تایە، هەندێک کەسی کەشمانی هەر شوێنی خەڵک ئەکەوێ. هێزێکێکی پۆلێنکردنی بابەتەکان دەبێت ئێمە بەڵێ ئێستا لەوانەیە مێکە لە گرفتانی کە بۆمان دروسە بێ جەروێ چەند پۆلێکی قەرەباڵغ وەرئەگرین. من خۆم ئەزمەی ئەوەم هەیە ناوم بیرێچێتەوە لەم تەمەنا، جاران وانە بووم لەبەرۆ پۆلێنکردن زەحمەتە، چونکە زۆر کات کە بەمەسا باوکودایەکێکیش دێڵەما توا ڕستمەکەین پێ پیشانە بزانم ئەمەی کە تۆ ئێڵەی کێیە، ئەم گرفتانە لەوانەیە بۆ من وابێ، بەس بۆ ئێوە بەڕێزان دەبێت کار لەسەر ئەوە بکەن کە تێگەیشتندان هەبێ بۆیان. چونکە یەکێک لەو بابەتانی کە بەڕێستان ئەزانن خوێندکار فێرخواز زۆر پێی خۆشە مامۆستا ناوەکەی بزانێ. هەندێکشان زۆر عاقڵن لەوەی کە ناوی خۆیان بە ئێمە ئەدەن. لەبەرۆ گرینگە کاتێک کە ئێمە ئەڵێین پەیوەندی چاک کابتە بێت لە یەک تێبگەین لیان، لە تەمەنەکان تێبگەین، لە قۆناغەکەیان تێبگەین. ئایا ئەمە قوچ قۆناغێکە؟ چی کاریگەری لەسەرە؟ ئەی باشە چی کاریگەری لەسەر نییە؟ پاشانتر گرنگترین شت لەوانەیە بەڕێستان لە من باشتر بزانن. لە عەرەبیە معلم هەیە و ئوستاد هەیە و مدەڕیس هەیە و ئەمانە، بەس لە کوردەکەی خۆمان وشەی مامۆستا هەیە. وشەی مامۆستا خۆتان ئەزانن دوو بڕگەیە. مامۆستا بەشی یەکەمی مامە، بەشی دووهەمیشی وەستایە. کەواتە مام ئەبێ تۆ سۆزی مامێتیت هەبێ بۆ منداڵەکان، ناڵم باوکێتی چۆن تۆزی زەحمەتە ئەمە، بە سۆزێکی مامێتیت هەبێ بۆ برازاکانت، هەر با وەستاش بی لە ڕەفتارکردن لەگەڵیانە. لەبەر ئەوەیشە زۆر کات ئەگەر نازانێ ئەو محتەمەن بە دەقی ئەدەبی و ئەمانەڵێن ئەلئوسلوب هو الئینسان، شێوازەکەی تۆ ئەومان پێ ئەڵێ کە تۆ چ جۆرە مرۆڤێکیت. لەبەر گرینگە ئێمە لێبوردن یەکێک بێ لە کارەکانمان. مناڵێک هەڵەیەکە کات من ئیتر لە لای من تۆمار بکرێ ئەمویانەیەم لە بیر نەچێ، ئەمە زەحمەتە. بۆ مامۆستا ئەمە قورسە بەڕاستی ئەگەر نیکە. دەبێ بەخشندە ملکەچکا لە ئاستی موچە خۆری خۆی. بەڕێزان خۆ گونجاندن، چونکە ئێمە دەچینە کۆمەڵێ پۆلەوە، هەر پۆڵێک و لەوانەیە بە شێوازێک بێ. بە تایبەتی لەوانەیە هەندێکتان لە قوتابخانەی ئەگەر لە قوتابخانەی ئەهلیە بن سیرەکەیت ئەم مناڵانە لەسەر کۆمەڵێ شت ڕاهاتوون کە تۆ پێت سەیرە دنیایەکی عەجایەبە، چونکە من لە حکومیش بووم، لە ئەهلیش بووم، لە زانکۆ بووم، هەموویم تاقی کردوتەوە. جا سیرەکێکی ئەم جیهانە پێت هەزمکردنی قورسە، چۆن بتوانیت تۆ مامۆسایەکی بیت و کارکتەرێکی تەندروستیش بی، چۆن بتوانیت بە تایبەتی ئیدارەدانت بۆ بابەتەکان زۆر گونجاو بێ. خێزانم لە ماوەی پێشوە شتێکی بۆ گێڕامەوە، مامۆسایەکان هەیە لە پۆلی یەک، ها مناڵی تازەکە ئەچێتە پۆلی یەک، ئەیتر مناڵێکە هەر نووزەنووزی کردبوو، هەر گریا بوو، هەر گریا بوو، داوای دایکی کردبوو، داوای باوکی کردبوو. ئیتر ڕۆژێکم تەلەبەکەم توێ مامۆستا چەند ڕۆژە ئەگری
تو بقینە وازی لێ بێنن توان بۆ چی وازی لێ بێن مامۆستا بۆ پێی ناڵی تو ئاخر کاتی خۆی منیش وابوو بەس ئەزانم یەک هەفتە وابووم یەک هەفتە دوای هەفتەکە هاتمەوە بە بێدەنگ دانیشتم بەڵێ ئەو مناڵە ڕێک هەفتەیە وابوو دوای ئەو بە گونجایی هاتبوو دانیشت بوو یعنی تۆ چۆن ئەگەڕێیتەوە بۆ فەزای مناڵیە کە ئەم مناڵە وتمان تا 7 ساڵیش گوێ ناگرێ بۆت قسەی بۆ ئەەکەی ئامۆژگاری ئەەکەیت بەس ئایا گوێی بۆ گرتووی نەخێر دەبرۆ گرنگە بزانین چۆن ڕفتاری لەگەڵا ئەەکەی پاشان وەڵامدانەوە بۆ شێوازی وەڵامدانەوە بە یەکێک لە بابەتە گرنگەکان هەر زۆر بەڵێ بکەی بۆ مناڵ ناگونجاوە چونکە پێت فێرە بن دەقەی نادەقەیە مامۆستا بچینە دەرەوە مامۆستا ئەمە بکەین مامۆستا ئەوە بکەین یاخود ئەگەر ئەڵی نەخێریش سەیرەکی مامۆسایەک دەرەچی توان خۆش نابی ئەی باشە من بێم لە بینی بەڵێ و بەڵاماش باشتر نییە یاخود نەخێر و بەڵاما باشتر نییە کاتێک ئەڵێم بەڵێ ئەڵێم مەرجێکمای کاتێک ئەڵێم نەخێر هەر ئەڵێم مەرجێکمای نەخێرەکەش مەر بەڵێ بینی خۆ کاتە من لەم جۆرە توانیومە چی بکەم توانیومە هاوکار بم لە کارەکەی خۆمە هاوکار بم لە دروستکردنی پەیوەندیەکانی خۆمانە دەبرۆ گرنگە ئێمە چۆن ئەم هەنگاوە ئەنی هەر کاتێک ئێمە توانیمان ئەم هەنگاوانە بەڕێزان بە تەندروستی بیبین ئەو کات دەتوانین بەرەو پێشبوونمان بڕوات دەبرۆ بەڕێزان ئەگەر بینە سەر ئەوەی من چۆن لەو خەڵکە تێبگەم چۆن لەو مناڵانە تێبگەم کاتێک کە مناڵێک داوای شتێک لە من ئەکات دەی بزانم ئەم شتە بۆچی ئەکات چی ئەوێ لەم بابەتە زوو ئەچێتە دەرەوە چی ئەوێت باشە مەبەستەکەی چییە لەیرا لەوانەیە زۆر کاتی خۆشی ئێمە بە مناڵی ئەم شتانەمان کردبێت یان ئەوێت سەرنجی من بۆ چیە ڕابکێشی گرنگی بە چی ئەدات یان من چۆن دەتوانم ڕازی بکەم کاتەها ئەم شتانە ئەم بابەتەی مامۆستایەتی ئێمە لەگەڵ ئەوەی کە ئێمە مامۆستاین پێویستی بە بابەتێکی دەروون ناسی باش هەیە کەسێک لە مناڵانە بە تایبەتی ئەگەر مناڵێ وتی مامۆستا من ئەچمە دەرەوە 4 کەس بەدوای ئەوە ئەڵێ ئەچمە دەرەوە ئەی باشە من چۆن وا بکەم کە لەوانەیە مناڵی یەکەم پێویستی کرد بێ بڕوە ئەی خۆلانەی مناڵی دووهەم و سێم پێویستی نەکرد بێ باش ئەم لاساییکردنەوە بۆچی ئەکات ئەی باشە ئەگەر پێی ئەڵەی مەڕۆی یەکسەر خۆی تووڕەکە دەم چاو بەیەکە بێتاقەتە بێ بێزار ئەبێ باشە کاوتە من لێرە مناڵەکەم بێزار کرد بێتاقەتم کرد دەست بۆ وانەکەم ناگری تاقەتی نامێنێ دەبرۆ مامۆسایی بەڕێز ئەو کاتەی کە تۆ ئەتوانی پەیوەندێکی تەندروستت هەبێ با بزانین جارێک کاریگەریەکانی لەسەر خوێندکاران و فێرخوازان چییە یەکەم شت حەز لای منداڵان دروستەکات حەز دروست ئەکا کە زۆر کات ئێمە ئەزانین مامۆسای وەرزش خۆشەویستترین مامۆسایە بۆ چکە حەزی بۆ دەرسەکەی هەیە ئەی مامۆساکانی تر بەخواتۆزی زەحمەتترە بەڵام ئەگەر ئەو مامۆسایە توانی ڕەفتارەکانی لەگەڵ مناڵەکانە بگونجێ ئەو کاتە کاریگەریەکەی زۆر زۆر دروستە بێ پاشە مناڵەکە کە مامۆسای خۆشویست متمانەی پێ ئەبێ کە پەیوەندی لەگەڵیا دروست بوو نزیک ئەبێتەوە لێی ئەوەی لە ناخیایە ئەیڵێ لێی ناترسێ لەبەرسێکی چیە ئەمە ئەو کات کە ئەمە ئەڕوات ئەسڵەن هەر ئەڵی هەرەمەکی ماستۆیە بەڕێزان هەرەمانی ماسلۆ لە تەختی یەکەیە لە سێگۆشەکە لە ژێرەکەیە پێداویستەکانی وەدابین کراوە کتێبە جانتاکێتی حفتەیەکێتی چێتی بەڵام پێویستی بۆیە ئاسایشێکی دەرونی بۆ دروست بێ ناپۆلەکە ئەم ئاسایش دەرونی لەگەڵ مامۆستاکە بۆ دروستە بێ قۆناغی دووەمە قۆناغی سێهەم لە هەرەمەکی ماستۆ پەیوەندیەکی باشی بۆ دروستە بێ ئەم پەیوەندیە باشە وای لێ ئەکات کە قۆناغەکانی تریش کە دوو قۆناغی تری ماوە بە جوانی بێبڕێ ئەو کات ئەو پەیوەندی کە دروست ئەبێ لە بینی خوێندکار و مامۆستادا سیرەکەی چییە کۆمەڵێ بابەتی باش لای دروستە بێ
ئەو ئەتەکێتی کە لە قسەکردنایە، لە شێوازی قسەکردنایە، لە شێوازی پرسیارکردنایە، لە شێوازی وەڵامدانەوایە، ئەتەکێتی گوێگرتن، دانیشتن، نەجوڵان. یعنی کەوابێتە کە کاتێک کە مامۆساکی خۆشەوێ پەیوەندی باشی لەگەڵ هەیە، ئەو کارسەیرەکیشی جموجوڵەکانشی باش ئەبێ. لە بەرسێکی لە چەند خاڵا ئەم پەیوەندیانە ئێمە سوودی لێ ئەبینن خوێندکارەکانمان. ئێمە وەکو مامۆساچی سوودێک ئەبینین لەم پەیوەندیە باشە. ئێمەش وەکو مامۆستایان بەڕاستی کۆمەڵێ سوودی باش ئەبینین. یەکەم خاڵ ئیدارەدانی پۆلەک. ئێمە وامان لێدێ کە دەزانین چۆن پۆلەکە ئیدارە ئەدرێ، هەر کەسێکیان بەباشی ئەناسین، بە ئیشارەت و بە ئاماژە و بەبێت و ڕەبوون و بە ستایلی خۆت پۆلێکی بێدەنگ و جوانت بۆ ئەبێ. باشانتر ئەو کات تۆش حەزت بۆ دەرسەکەت بۆ دروسە بێ. ئێمە هەندێک جار هەیە، هەندێک پۆل هەیە کە جەڕستیاڵین خوای گیان ئەمڕۆ بچمە ئەم پۆلە و بێکێشە بێمە دەرەوە، یاخود تااقەتم نییە، مەزاجم نییە. ئەو دەرسی کە لە پۆلێکی ترا وتومەتۆ بە چێژ بووە، لێرە هەمان دەرسم پێ ناوترێتەوە، چونکە جوڵی تایە، قسەی تایە، ئەم سەری تایە، ئەو سەری تایە، کۆمەڵە تەلەبەی مشاغبی تایە کە لەوانە ئیدارەدان تایە قورسە. لە بەرسێکی چییە؟ ڕەزابەندی لە ئیشەکەی ئێمە پەیوەستە بەو پەیوەندیە تەندروستێکی ئێمەیەکی. هەروەها ئەو کاتێک کە خوێندکار بەشداری ئەکا لەوانەکانی تۆ بەردەوامی زیاترت بۆ دروست ئەبێ. لە بەرسێکی چییە؟ ئەم پەیوەندیە دوو ئاڕاستەیە، کۆمەڵێ سوود بە فێرخوازان ئەگەینە لەلایەکی ترەوە، کۆمەڵێکیش سوود بە مامۆستا بەڕێزەکانیش ئەگەینێ بەڕاستی. کابەتە ئێمە یەکێکین لەو بابەتانی کە ئێمە خۆمان سوودی لێ ئەبینین بەڕێزان. لەبەر ئەوە زۆر زۆر گرنگە ئێمە بێت چاک مامۆستا لەوانەیە پەیوەندی لەگەڵ مناڵی خۆیان هەیە، لەگەڵ براو خوشکی خۆیان هەیە، بەڕێزەوە ڕەفتار لەگەڵ منداڵا بکەیت. ئێستا سەردەمێک کە بەڕێستان ئەزانن تووڕەبوون و هەڵچوون وەچی و بەچی زۆر کات کێشت بۆ دروست دەکات. سیرەکەیت باوکەکە دێ، دایکەکە دێ، زانیاریەکان ئەڕواتە دەرەوە، ناو ئەهێنرەی. لەبرۆ گرنگە ئێمە في كل الاحتمالات ئێمە ڕێزێک بنوێنین لە ڕەفتارکردنمان لەگەڵ فێرخوازەکاندا، وا بکەین کە وا بزانن ئێمە ئەم ڕێزە گرنگیدانە بە ئەوان. ڕێزگرتن بە معنای ترس نایە بە ڕێزان، چونکە لە هەموو دنیا کەس نییە خۆی بە ڕێزدار نەزانی. لەبەر ئەوە ئەمە گرنگیدانێکە کە تۆ ئەتەوێت ئەو وەزعی کە تۆ هەتە لە فێرکردنا جیاوازە لە خەڵکی تر. هەست بە بۆ چوونەکانیان ئەکەیت، چونکە گویان بۆ ئەگری. چونکە ئێمەیەکە لە گرفتەکانی ئێمەی مامۆستا و باوکو و دایکیش زۆر کات نایڵین بەرامبەرەکان من قسەکانیان تەواوکن، لە نیوا پێی ئەبڕین، ئەوەیان پێ ئەڵێین کە ئیتر کاتی من شتەکەی تۆ ئەزانم، پاشخانەکەش دەزانم، بیرکردنەوەکانش دەزانم. زۆر کاتەر پێی ئەڵێ کورە بابە ئەم بابەتە تێو باسی ئەەکەی حرەکەکەی زۆر کۆنە، من بە مناڵی خۆم کردوومە. دەبرسێکی چییە؟ هەستکردن بە بۆچوونەکان زۆر زۆر گرنگە. باوەڕکەن بە ڕێزان مامۆستایان جاری وا هەبوو مناڵێکم بینیوە لە پۆلا زۆر قسەی کردووە، زیرەکیش بووە. دوێ بەس بەتەنها کە بانگم کردووە پێم وتووە هەدی پێم بڵێ باوکو دایکت ئیشیان چییە؟ ئەوتێتی وەڵا باوکم بۆ نمونە پزیشکە و دایکیشم پزیشکە. زانیوە ئەم مناڵە ئەسڵەن مەجای قسەکردنی نەبووە، یعنی ئەم مناڵە لە بێئەدەبیان نەبوو قسە بکە، ویستوێتی خۆی بەتاڵ کاتەوە. کابەتە کاتێک کە ئێمە گرنگی بە بۆچوونەکانیان ئەدەین، ئەو کاتە ئەو گرنگیە گرنگیەکی تر بەخۆی ئەهێنێ. لێرەدا کە ئەم گرنگیم پێدا نزیک بوونەوە دروست ئەبێ، من ئاگام لە حەزەکانیان ئەبێ، ئاگام لە بەهرەکانیان ئەبێ، چونکە مامۆستانی بەڕێز یەکێک لە بابەتە زۆر 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 گرنگەکان لە ژیانە. من ئەم قسەیەکێک لەو بابەتانی کە زۆر دووبارە یەکەمەوە، مرۆڤ نە بە بڕوانامە ئەگاتە ئەوەی کە زۆر گرنگ بێ، نە بە پێگەی کۆمەڵایەتی نەچی، بەڵام مرۆڤ بەوە ئەگاتە ئەوەی ناو بێ، ناونیشان بێ، ئەگەر هات و تواناکانی بەباشی بەکارهێنا، لێ هاتوویەکانی زانی، بارەکانی زانی. ئێمەش
ئەگەر هاتوویش لەسەر ئەوە بکەین کە ئەم مناڵانە بەڕاستی کۆمەڵی هاتوویان هەیە، کۆمەڵی بەهرەیان هەیە، کۆمەڵی حەزیان هەیە، بەس ئێمە نەیەین لە حەزەکانیان بدەین. ئستا بۆ نمونە من ئەگە وەرزشکار نەبم، ڕۆژێک خڕێتەوە یاری کلاسیکۆیە، مناڵێکە بینی لەوانەیە لە ژێر لە ڕسمەکانیا شێرتێکی ریاڵی لەبەر کردو، ئەمی کە بەرشەی لەبەر کردو، ئەوی کردو چی کردووە بۆ خوای ناشکرێ مامۆستا ئاگای لەو کلاسیکۆیە نەبێ، چونکە هەموو جیهان ئاگادارێتی. دەبەر سەرەکەی چیە کە تۆڵی من حەزم ورزش نییە ئەسڵەن، ئەم تەلەبە لە خۆی بێتاقەتە بێ. یاخود زۆر کاتی منەوەی ئاگامان لە کۆمەڵە هونەرمەند و نازانم ئێستا کۆمەڵی نازانم بازێ ناو هەیە کە ئێمە ئاگامان لێ نییە کە ئەوان باسیەکەن و تو ئەوە سەرنجێک ئەدەی پیان سەیرەکە تو ئاگات لێ نییە. لەبەرەوە دەبێ ئێمە بە گرنگیەوە ئەگەر ئاگاشمان لێ نەبێ، ئەگەر شارەزاییشمان نەبێ، وا پرسیارکەین کە پێمان خۆشەتەوە بەردەوام بی لە شتەکە، پێمان بڵێ ئەوە چییە، تێمان گەیەنی، ئەمەوە ئەکا کە ئەویش بەردەوامیەکی ئەبێ لە بابەتەکەی. کاتێک کە ئێمە ئەوە دەرئەخین مامۆستایانی بەڕێز، دەستپێکی پەیوەندی من هەندێکی لەوانەیە لەبەر تۆزێک کاتەکەم تێ ئەپەڕێنم، ناڵم ئەم بابەتە تۆزێک خۆی بۆ خۆی من زیاترە. دەستپێکی پەیوەندی ئێستاش ئەبێ ئەتوانین دروستیکەین، ئێمە بۆ ئەتوانین دروستیکەین چونکی بۆ ڕێزان ئێمە ئەوەتاین لە پێیان خامەتوانێت پێم بڵێ تازە کاتت ماوەیان کاکتۆر پێشەکیەکەی من پێم وا پێنج خولەکێکی برد بۆیە بۆ 9:50 خولەک ئینشاڵڵا کاتانە بێ. باشە زۆر باش. نامەوێ حەقی ئەو ڕێزانش نەخۆین، ئەوانش خۆیان بۆ خۆیان بابەتەکە دەوڵەمەندترکەن. دەستپێکی پەیوەندی یەکتوانی کێکە لەو بابەتەنی کە زۆر گرینگە، کە چۆن بتوانێت مامۆستا خۆشەویستی خۆی، سۆزی خۆی، بەزەیی خۆی دەرببڕێت. بەس من لەگەڵ ئەوەی شانیم ئەوە فەقیرانە خۆ دەربخەیت کە ئیتر نییە تەلەبەکان بەزەیان بە تۆ بێتەوە. یعنی ئینسان بتوانێت لە هەموو بابەتەکانە هاوسەنگی ڕابگری، کە ئەم هاوسەنگیەت ڕاگرت کە بۆ نمونە خۆ تۆ چ مشکیلەیەکت هەیە لە بیدایە تا بڵێ کاکە من ئێوە بخۆشەوی. ئەستان خۆشتان ئەزانن پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سەڵاتو وەسەلام مناڵشمان خۆشەوی وێنی خۆمان بێ، کەسێکی خۆشویست بە ئاگاداری بکاتەوە. لەبەرەوە ئەگەر ئێمە ئاواشتێکی ئاو بڵین ئەو دەستپێکە جوانەوە ئەزانم دەرئەنجامێکی باشێ بێ. لە قسەکردنی بەرامبەرەکان تا بە تایبەتی مامۆسایان تەلەبەی تازە هەندێکی حەزی لێ خۆی دەرخە، حتا کە بچکۆلەکانیش باوەڕ بکەن. من لەو کۆمەڵگای ژوورێکی خۆم هەیە زۆر کە دانیشتو مامۆستا دێ بۆ لام باوکو دایک دێ بۆ لام زیاتر، جاری وا هەیە مناڵ دێ هەر لە خۆی ئەکا بە ژوورە، بڵێ مە ژووری تۆیە؟ ئەڵێم بەڵێ. ئەڵێ تۆ ناوت چییە؟ ناوەکەی پێڵێم. یاری کۆمەڵە پرسیارم لێ ئەکات، دوای پێی ئەڵێم تۆ هاتی بۆ ئێرە بەس ئەزانی کۆمەڵە شتت کرد ئەبوایە باشتر بوو کردایە، ئەڵێ ئادەی چییە؟ ئەڵێم ئەزانی کە هاتیتە ژوورندا لە دەرگاکە، ئەزانی کە هاتیتە ژوورەوە سڵاوت لە من نەکرد، ئەها کە هاتیتە ژوورەوە نەوت بە من ئەتوانم دابنیشم یاخود ناتوانم. یعنی سیر ئەکەیت ئەم مناڵانە زۆر کات کە لە بیدایە تا حەز ئەکەن مامۆستایەک تازەیە تاقی ئەکەنەوە، پرسیار ئەکەن، قسە ئەکەن، چۆن بتوانم من ئیدارەدانی ئەو حیوارە بەڕێوە ببم. من زۆر کات کە چوو بێتمە پۆلەوە نمونەیەکی جوانم گێڕاوەتەوە بە ڕێزان، خۆشیش نیشتی خۆت بگەڕیتەوە، من نییە لە ئەساس بنەڕەتە. کات خۆی لە پەرلەمانی بریتانیا خۆتان سەش بینیتانە پەرلەمانی بریتانیا چۆن دانیشن، ئەوە قەرەباڵ خۆهینە کورسەکانی بەی و ئەوشتانەی نییە، بۆ ئەوەی قسە ڕێک بخرێ، بۆی قسە ڕێک بخرێ هاتون دووشیان بەکارهێناوە، ڕمێکیان بەکارهێناوە لەگەڵ پەڕێکە، پەڕێکە لەوانە هی تاوسوانە بوو بێ. ئەو کەسێک قسەی کردو ڕمەکەی بەدەسەوە بوو، یعنی ئێستا ڕمی ئەم شوێنە بەبنە، ئەی کەسێک کە ویستێتی قسە بکات پەڕەکەی گرتووە بەدەستیەوە، یعنی نۆرەی منە. لەبەر گرینگە منیش بزانم لێرە چۆن نۆرێکش ئەدەم بە ئەوان. یەکەم دەرس و دووهەم دەرس و هەفتەی یەکەم هەری مامۆستا نییە، چونکە زۆر کات ئێمەی کە لە گرفتە سەرەکیەکانمان مامۆستا
زۆر کە تۆزێک بە ئێوەی بەڕێز ناڵم بەس لە گشتیە ئەزی ئەسەڵاتی ئەکام من ئەم مامۆسایە ئەمە پسپۆڕێکەمە ئەمە دەرسما بووتەوە وام کردو فڵان مەکتەب بووچی بووم من ئەمە بابەتێکە زۆر بە گونجاوی نازانم ئەتوانی پێناسەیەکی زۆر کورتی زۆر بچووک بکرێت کە لێو چۆن ئەتوانی چیتە ناو دەرگاکانی دڵیانەوە لەبەر ئەوە با لێرە لەم قۆناغە بڕۆینە دەر هەر مامۆسا ئێمە سەر ئەوە ئەکرێ سیستەمی پەروەردەیە مامۆسا چۆن لە جەمسەری خۆی بڕواتە دەرەوە بۆ جەمسەری خوێندکار چۆن وا بکەین خوێندکارەکانمان بە ئەتەکێتەوە جەمسەرگیر بن چونکە ئێمە زۆر کاتێک کە ئەوان ئەکین بە جەمسەر ئەتەکێتەکە لە دەست ئەدرێ ئیدارەدانەکە لە دەست ئەدرێ لەبەرەوە ئەگەر ئێمە نین ئەم قۆناغە بە باشی بکەین لەوانەیە بکەوینە کۆمەڵی هەڵەوە بەڵام ئەگەر توانیمان بە چاکی بیکەین دەتوانین ئەو کات ئێمەش بە باشی ئیداری وەزعەکە بدەین من کۆمەڵی خاڵم هەیە بەس بەخواتی هەرچەندێک فریا کەوتم باسی ئەکام یەکەم دەواازەیە کە مامۆستا بچێتە هەرم خاڵە باسەکەم خاتو پێ یەکەم دەواازەیەک کە مامۆستا بچێتە نێو عەقڵ و دڵی منداڵەوە چونکە ئێمە خۆتان ئەزانن کاتێک کە پۆلێنی مناڵ ئەکەین کۆمەڵێکیان لەوانەیە وشک بن لەوانەیە زۆر لۆژیکی بیرکردنەوە من جارێکیان گوێم بۆ پیاوێکە گرت پێم خۆش لەوژ بێ بۆ بگرن ناوی دکتۆر ئەیوب بە کۆیتیە ها دابشکردنی خەڵکی دابەشە کرد یەکێ لەو بابەتانە ئەیوت کاکە با بە سەریعیە کرد ئازایدێکی کردوەکە بە چوار بەشەوە ئەیوو هەندێ باوک هەیە بۆ نمونە مناڵەکەی 95 هێناوە لە ئیمتیحانێتەوە وەرەقەکە بەدەستی باوکیەوە وە باوک 95 هێناوە ئەم باوکە لە جاتی ئەوەی بێت و خۆشی دەرببڕێت و دەستخۆشی لێ بکات و دیارێکی جوانی بۆ بکرێ بۆستە ڕۆڵە کێشەیەکی تایە یان خەتا لە پرۆگرامە یان لە مامۆستایە یان لە تۆیە یان لە پۆلەکە هەموویەتی بۆ دەرجی تەواوت نەهێناوە هەندێک باوکو دایکیش هەیە شەستی بۆ بێنە ساعتی چەپڵک بۆ لێدا چونکە ئەمەیان پێی ئەوترێ کەسێک کە زۆر بیرەکاتەوە زۆر شیەکاتەوە ئەمەتیشان زۆر سۆزدارە لەبرۆ بەڕێزە ئێمە ئەمانەوێت خاڵی وەرچەرخان دروستکەین بە دەربڕینی ڕێزە باشە پێم بڵێ یەک کەسم پێ بڵێ خۆی خۆش نەوێ یەک کەسم پێ بڵێ حەز نەکا ڕێزە خۆی بگری لەبەرۆ گرنگە کاتێک ئێمە ڕێز ئەگرین لەو فێرخوازانەمان ئیتر گەورێن یاخود بچووکن ئەزانێت تۆ گرنگی پێ ئەدەی ئەو کات تۆش دەتوانیت قۆناغێکی تر لە پەیوەندی دروست بێ کاتەکەمەوە ئەزام تاڵ و خەڵەکانی منی زۆرە بە هیوای ئەوەی کە توانی یەکتان پێ بگەنە مامۆستانی بەڕێز داوای لێبوردنیش ئەەکەم ئەگەر نەمانتوانی بێناڵم ئەم بابەتە لە ئەساسا لە بنەڕەتە خۆی بۆ خۆی بابەتەکە تۆ وەرە بەڵام ئیترەوەی کە پێمان کرابێ لەم کاتە هیوادارم جێی قبوڵ هەموولایەکتان بێ ڕێز و حورمەت و خۆشەویستیم هەیە بۆتان زۆر سوپاسی بۆ دووبارە دەستان خۆش بێکات تۆر لەشتان ساغ بێ خۆی گەرۆ بەرەکەت خاتە کات و تەمەنتانەوە سوپاس ئەو کاتێکە بە ئێمەتان بەخشی